ئەم گەنجە جوتیار حەمە ئەمینە، دانیشتووی قەزای دوکانی سەر بە پارێزگای سلێمانیە. لە چەند ڕۆژی ڕابردوو هەر لەم شوێنە نزیکەی $5 ملیۆن دۆزیەوە کە هەمووی لە نێو یەک جانتادا بوو. جوتیار چیرۆکی دۆزینەوەی جانتاپارەکە بۆ پەیام دەگێڕێتەوە. ئەم ڤیدۆی کاتێک تۆمار کردووە کە پارەکە دەدۆزێتەوە و بە دەڕنافیزێک خەریکی کردنەوەی جانتاکەیە تا بزانێت چی تێدایە. هاتم لێرە جانتاک کەوتبوو، هەڵم گرت و بردە ناو سارەکەەوە، تۆزێ وەستام و دوایەوە دەڕنەفیزێکم هێنا وتم زانم چی تێدایە. بە دەڕنەفیزەکەی کەلێنی بچووکم تێ کرد، سێرم کرد پارە بوو. ئەوە بوو پەیوەندیم بە کاک جوتیار کرد. جوتیار سابیر بۆڵقامیشی چەند پێیجێکی هەیە، زۆربەی کاش شتێک ون دەبێ ئەو بڵاوی دەکاتەوە. تەلەفۆنم بۆ ئەو کرد، زۆر قسەما کرد، دوایەوە بڕیارمدا کوتم بڵاویکەوە. بڵاوی کردەوە و منیش لێرە دانیشتم چاوەڕێکم، گوتم هەر کەسێک کە لێکەوت بێ هەر دێتەوە بۆ ئێرە ئەگەر تا بەانی چاوەڕێکم. ئەوە بوو لێرە وەرا 55 دقە چاوەڕێم کرد. جێبێکال لە تەنیشتمەوە بەستا، کوتی سلام وشتی لێ کرد و کوتی هیچ نەدۆزیەوەتەوە. وتم بە شتێکم دۆزیوەستا لێەوە بە کوتی جانتایەکمان لێوم بووە. ئەوە بوو ناوی جانتا شتەکەی، گوتی ڕەنگی ئەوایە. وەڵا هاتن هەڵیان پچڕی و کۆدوشتی لەسەر بوو، جێگای 2 کلیلی هەبوو، هەڵیان پچڕی و بڕی $70 $450,000 تێدا بوو، 20 ملیۆن. بە وتەی خۆشی کوتی تقریبا بایستی دەفتەریشی مەعاملاتی تێدا. ئەو دەڵێت نوێژی عیشای لە مزگەوت کرد، دواتر بە چەند هاوڕەیەکی دەڵێت لەسەر و دوکانەوە پشوێک بدەن و چایەک بخۆنەوە. خۆی پێش هاوڕەکانی دەگاتە ئەم شوێنە. کاتێک لە ئۆتۆمۆیلەکەی دابەزیوە جانتاکەی بینیوە. جوتیار پێشمەرگەیە و دەڵێت پابەندیم بە ئاینی ئیسلام و خوڕەوشتم وای کرد پارەکە بۆ خاوەنەکەی بگێڕمەوە. ئێمە نوێژ و تاعەت دەکەین، باوەڕمان بەخوا گەورە هەیە. هەر کەسێکیش باوەڕی بەخوای گەورە هەبێ و نوێژ و تاعەت بکە، دەزانێت کە ئەم شتانە حەڵاڵ نییە، بۆیە وا پێویستە بیگەڕێەوە بۆ خاوەنەکەی. لەخوا بەزادی ئێمەش لە بنە ماڵەیەکین، هەم کەس دەمان ناسێ کە چۆنین. داوا پێویستە ماڵی کەس بە کەس حەڵاڵ نییە، زۆر پێویستم زانی تەسلیمی خاوەنەکەی کەمەوە. فەیسبوک پۆستم کرد و لە ماوەی ڕابردوو چەندین چیرۆکی هاوشێوەی کارە بەخشندەیەکەی جوتیار لە کوردستان نمونەی هەبووە. هەموو ئەم کەسانەشی پارەکانیان ڕادستی خاوەنەکانیان کردوتەوە و تویانە پەروەردەی خانەوادەکانیان و پابەندی تەواویان بۆ ئاینی پیرۆزی ئیسلام ڕێگر بۆ لەوەی دەست بەرن بۆ پارەیەکەی خۆیان نەبووە و بە ئامانەتەوە ڕادستی خاوەنەکانیان کردوتەوە. ڕامیا ڕوسمان، کەناڵی پەیام، قەزای دوکان.